دوێنێ شەو هیچ ڕۆژی نوێ یاری نوێ لەکوێ بوو؟ نەچۆت هیچ شوێنێک، ئێستا لە نووسینگەیە. تکایە پەیوەندی بەڕامی سەوە بکە و پێمی بدە. لە گۆڕانی زوو خەریکە ناخەم تووشیت لە ڕاوکێ دەبێ. کاگرامیز لەوانەیە دوێنێ بە تەواوی خۆم پێ نەناسامبی. کاگەزەل من و ئێشانیش باسی تۆمان دەکرد. نا باشم تێنەگەیاندووی. ئەزەل تۆ هەمیشە منت بە دوژمنی خۆت زانیوە. لەسەرەوە گرۆم لەگەڵ دەکەی؟ نەخێر. کە هەموو شتێک تەواو بوو وەک لە بلانکە کە چۆن شتەکان پێچەوانە دەبنەوە من و تۆ شان بە شانی یەک بە ڕێگایەکدا دەڕۆین. ئیتر پەیوەندی بە خاڵەوە مەکە. بێ زەحمەت دەکرێت لە زیاتی مشتێکی پێ بڵێ؟ ئەمانەتێکی لای من بوو وەک چاوی خۆماگام لێ بوو. دەیەوێ بیباتەوە؟ گوێی لێ بوو. ویستت بڵێ چی؟ تۆ واز لەو بێنە ئەزەل، فەرامۆشی کە خوارزە وەرە با بچین پێکەوە ڕابردوو بە داهاتوو ببەستینەوە. خوارزە دەڵێم من و تۆ لە ناو چ ئاگرێکدا سوتاوین وانییە؟ ئیتر شتێکم نایەتەوە بیر خاڵۆ. بیستومەکە نەک بیرکەوتنەوە بەڵکو لە بیرکردنت هەڵبژاردووە. بیهێنن. هەڵە دەکەم. وەرە با لێرە دانیشی. قسەکەت گەیشت. بڵێ خەڵۆ لەکوێ هەڵە دەکەم؟ ئەوە دەڵێم کە بیستوو بە خوارزە لە عەلی و چەنگیز کشەکشت کردووە. ئەوەندە بەزنی خەڵۆ بیان کوژم؟ زۆر پیامردن بەسە. لێرەوە بەرەو ئەیشان دەچی وانییە؟ چی بەو دەڵێ؟ پێی دەڵێم کە من چیم. دواتر فەرموو خاڵۆ چی بڵێم؟ بڵێ من تۆ باش دەناسم. دەڵێ لی دەبووری، دەڵێ ئەو ژنە مارە، دەڵێ خۆت بە هەدەر دەدەی. بڵێ خاڵۆ بۆ خاتری خوا زۆر ماندوو بوو. بڵێ. ئەوانە هەر دەڵێم ئەو ژنە مارە، بەڵام تۆ بە خۆت دەڵێ کە لەبەر خوشکەکەی کردوویەتی وەک ئەوانی تر نییە. ئەی تۆ دەڵێ چی؟ دەڵێم کە خێزانەکەی هەڵبژاردووە. لە خۆ دەبرسی تۆ هەڵن نەدەبژارد؟ داخۆ ئەو کچە چارەیەکی تری هەبووە. دەڵێ کە دەبێ بتوانم دوای ئەو هەموو ساڵە تۆڵە لەگەڵ ئەو ژنەی خۆشم دەویست وەرگرم. ئێستا نەخێرە دوای ئەو زڵمە دەڵێ وا دەڵێ لە خۆت دەپرسی وانییە؟ بەڵێ خاڵۆ بەڵێ ئەوەش دەپرسم، بەڵام مەحاڵە ئەو هەموو ساڵە نەفرەت، ئەو هەموو ساڵە دڵم بە چڕنۆکی ڕق داخورا. مەحاڵە بەڵام دەپرسم چی بکەم؟ تاوانە؟ بڵێ خاڵۆ خۆ شەرمەزارت ناکەم. بیێنن. بابیڵم خوارزە ئێمە لەگەڵ تۆ ڕێگەیەکی زۆر دوورمان بڕیوە، بەرگەی زۆر ئاگرمان گرتووە وانییە؟ ئێستاش تۆ دەتەوێت بچی؟ دەتەوێت بکوژانی خۆت بەرەڵاکەی وانییە؟ ناتەوێت ببیتە ڕێبواری ڕێگاکەت بەڵکو دەبیتە گومڕاکەری ڕێگات. خاڵۆ ئێستاکەش تۆ بەواز هێنانت لە تۆڵا دوای ئەو هەموو ساڵە بە فەرامۆشکردنی ئەو شتانەی ئارەقەت بۆی ڕشتووە. دەتەوێت دەست هەڵگری و بڕۆی
لە بنچینەدا ئێستا تۆ دەتەوێ ئەمەر لە ناوبەری تو دەست هەڵگری و بڕۆی منیش دەڵێم کە بەخۆشی خوارزە بەخۆشی شانازی بۆ تۆ 1000 جار دەستەکانت خۆش بێ منیش دەڵێم کە زۆر ڕێگامان بڕی دەبا کەمێ بوەستی تا هەناسەیەک وەرگی با پیرۆزیکەی ئەیوانیە خوارزە ها ئیتر با ئەو چینە خەماویە لە ڕوخسارە جوون بێ با ئومێدی نوێ لە دڵت بێتەکایەوە خوارزە دەی با پیرۆزیکەی خاڵۆ بەڕاستیدا خوارزە تۆ ئەوەی پێویست بوو کردت 1000 جار لێت پیرۆز بێ شتێکت پێ بڵێم دەزانی جیاوازی نێوان تۆ و کەنعان چییە؟ تۆ لە خاڵی کۆتای هاتنی ڕێگاکە تێگەیشتی دەی با پیرۆزیکەی دەی شتێکمان بۆ لێدەن شتێکی بەزەوق بێ خەماوی نەبێ دەی چارەی من مەینیە مەیخانە بڵێچی بۆستە خاڵە بۆستە هێشتا شەن لە سڕەدایە ئەیشان لە سڕەدایە بەڵام کەمێ پشوو بدە جارێ بەهێز بەوە بە جورئەت بەوە کار لەگەڵ ژنان تاڵە خوارزە کەمێ شەربەتی پێداکە ها؟ خاڵۆ خاڵۆ ئەرێ تۆ چۆن پیاچی ها؟ خوارزە شتێکت پێ بڵێم ئەمەر شانازی بە تۆ دەکات باوەڕکە تۆ بەڕاستی دەڵێی ها؟ تووشی شیزۆفرینیات کردومە خاڵۆ خاڵۆ پیاچی زۆر گەورەی وەڵڵاهی پیاچی گەورەی بەخۆشیت دەی بەخۆشیت خاڵۆ بەخۆشیت Karadır kaşların benzer kömüre yardan ayrılmaz. سبێ بسمرم لە دەرگای نوێ دەبم هەر کاتێک تۆ سکێکی گەورە تێرکرد کارێک گەورە دەڕەوە ئەوەی تریش دەمێنێت تۆ سەر بخە باشە باشە ئەوها باشترە با بە زووترین کادە و دەگەی بۆ شوێنی پارەکەتەوە ئێستا شانازی بۆ تۆی باوکە دەی خوا حافیز چیە؟ قافلە چییە؟ بێزار بووم کورتم کردەوە درێژی دەکەمەوە هەواڵێک لە ئەزەلەوە هەیە؟ نا دەبێت چه هەواڵێکە بێ؟ ئەی نەتکوت هاتوتەوە تۆڵی عومەری وەرگریتەوە؟ بە تەمانیە دوامانکەوی؟ هێشتا تێ نەگەیشتی وانییە؟ ئەو دوای من ناکەوێ من دوای ئەو دەکەوم گەر بمەوێ بانۆرەی بێ؟ ئەوە مانای چییە؟ کەنان بیرکان چوێ لای کەسێکی چۆنە؟ سەرنج ڕاکێشان نەرم گەرم بەزدەوەق پیاوێکە وەکو مناڵ وایە یانی بەدڵتە تۆڵی لێوە ناگریەوە؟ واز تێنا؟ کچم ڕۆڵەکەم سیرکە
ئەو لەو پیاوانە نییە کە باسانی هەڵت خەڵەتاندون و بە فێڵ پارە لێبردوونە سیرکە من شتی و هەم لەبارەی ئەو پیاوەوە بیستووە تێبگەی لەبەری ڕادەکەی کاتی تێگەیشتن نەماوە ئەی شوێنەکەم ڕۆڵەکەم بەس گوێ لە باوکت بگرە سیرکە ئێمە بەس بە قسەی جەنگیز دوایە و پیاوە کەوتین ئەی نەدە و دەزەل و مەزەل ئەگەر ئەوی بەهاری کوشکەعان نەبوو بێ ئەو کوشتی ها؟ کەنعان کوشتی ئەو خوشکەکەمی کوشت هەچیوێکی سەرسەری بە بیانی خۆشویستنی لە ماڵەکەی گۆڕستانێکی گوڵی دروست کردووە لە جیاتی هەر قوربانی یەک گوڵی چاندووە بەهارێ منیش گوڵێکە گوڵی من لە بەرامبەر دوو پارچە گەڵایە لەبەر ئەوە باوکە گیان دوا چاکە لەگەڵ کچەکەت بکە چاکەیەکی چۆن؟